Central difference interpolation formulae. پێشتر ئەوەمان باس کرد کە مەسەرەن تۆ بۆ بەکوارد فۆروارد ئەوانە ئەو بۆ شێوازە بوو کە تۆ داتاکانی تۆ بە شێوازێ بووایە یعنی داتاکانت کە هەبوو ئەگەر بڵێن ونبووەکەی تۆی بدوێ گەڕێ لە سەرەتەوە بۆی فۆرواردە بەکارهێنا ئەگەر لە خوارەوە بووایە بە گواردە بەکارهێنا ئێستاکانیم داتانی تۆ ئەگەر لە ناوەڕاستا بێ یعنی بڵێن ئەو شوێنەی کە تۆ لێدون بووە لە منتەقەیەکە لێرە ئالێراتەوێ بزانین مەسەلەن لە بینی ئەم وای ماینەز یەک و وای زیرۆیە چی هەیە مەسەلەن ئەوە بدۆزیتەوە بەخاتری ئەوەی مەدەین مێتۆدی کە بەکارهێنین کە پێڵێن Central difference interpolation یان ناوکۆڵی ناوەوەی ناوەڕاستی ئەو جۆرانە یەکەم فۆرمول کە هەمانە گاوس فۆروارد فۆرمولایە تماشاکەن یەکەم شت ئێمە ئیتر نایین لە سنتراڵە نایین شتەکان لە x0 دەست پێ بکەین بینە خوارەوە بۆ xn دین لە ناوەڕاستەوە دەست پێکەین ناوەڕاستەکە ناوەنین x0 و بەرەو سەرەوە ناوەنین x-1 x-2 x-1 ئەندێکسەکەیان هێتەوە بۆ خوارەوەش x1 x2 x3 تەبان ئەمە لێرە تۆ چیتەیە لێراوەی کە هەتا بێ داتاکانت تاک بێ ئەوە تاکە جۆتیش بێ چارەسەری هەیە بەس فێران ئێمە لەگەڵ داتای تاکاین ئیشەکەین تەبان x-3 y-3 هەیە و بەم شێوازە y-2 y-1 y0 ئەو وەختەکانی هەروەکو ئەوەکانی پێشوو لە یەکیان دەرەکەین ئەمە ئەمەی لێ دەرەکەی نەکاتە ئەمە ئەمەی لێ دەرەکەی نەکاتە ئەمە لەمە دەرەکەی نەکاتە ئەمە لەمە دەرەکەی نەکاتە ئەمە لەمە دەرەکەی هەروە ئەجێ بڵێن بەڕیز ئەمە کاتە دلتا y-3 یعنی چی یعنی y-2 minus y-3 ئەمە یعنی چی یعنی y0 minus y-1 و بۆ شێوازە هینەکان جدول خشتەکەمان دروستەکەن لە کۆتایبێ بەم خشتی کە لێرە هەیە تۆ شتێکە دۆزیتەوە کە لێرایە لە بینی مەسەلەن y0 و y-1 یەکایە لە بینی y0 و y-1 یەکایە مەسەلەن یا لە بینی y0 و یەکایە دی چی یەکەی دی ئەمە ناوەنی yp ئەو تەکانە دی ئەبێ ئەمانە لە بەرچاو بگرین ئەم ڕیزە ئەگەر لە بیرتان بێ لە فۆرواردە شتێکی ئاوامان لە بەرچاوە کرد هەسیێمانە کرد ئەم هینایە لە بەکواردە شتێکی وابوو بەس لە بڵێن سنترال ئینتەرپۆلیشنە دی ئەمە شتێکە بەم شێوازە دی یعنی y0 دیتە دلتا y0 لێرەوە دی ئەچیتە ئێرە لێرەوە دی دیتە ئێرە ئاوە شێوازی زیگزاک ئەڕۆی تاگەیتە ئێرە ئەمە فۆرواردە چونکە تۆ بەرەو سەرەوە ڕووی لە دلتا y0 نایتە دلتا 2y0 دیتە دلتا 2y-1 باشە ئەو بۆیان فۆروارد بەڵام ئەگە ئەوە بێ ئەو پێڵەن بە گوارد کە دوایی باسیەکەی بە گوارد بێ ئاواتی باشە بەڵام ئەگە فۆروارد بێ بەم شێوازە ڕووی دیتە سەرەوە و ئاواڕۆی تاگەیتە ئێرە طبعا ئەمەش کە چەندانە هین دروستە بێ ستون دروستە بێ ئەوە بە تەواوی بەندە لەسەر ژمارەی داتاکانت طبعا ئەمە تۆ لێرە 7 داتات هەیە چەندانە دروست بووە 6 دانە دروست بووە یەکدانە کەمتر پێش بێ 4 دروستە بێ طبعا وای پای یعنی بڵێن ئەو خاڵی کە تۆ لێرا لێون بووە یا لێرایە یا لێرایە لێت بوون بۆ توێ بیدۆزیتەوە باشە چیەکەی وای زیرۆکە خۆی نووسی ئەمجاری کۆیەکەیتەوە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەمە لەگەڵ ئەمە باشە بەڵام هەر کام لەمانە بە کۆنستانتێکەوە خۆیەتی و کۆنستانتی G1 G2 G3 G4 G5 طبعا G1 و G2 G3 G4 و G5 کۆنستانتن ئەبێ دیاری بکرێن چۆن دیاریەکرێن ئەوە ئیشەکەی ئێمە ئەوەیە
وای پای یعنی ئەو خاڵەی کە کەوتووەتە ئێرە کەوتوەتە نزیکی وای 0 وای پی ئەتوانین بەم شێوازە بینوسین یەکسانە بە ئۆپەرەیتەرێک ینی ئامە ئەتوانین بە ئۆپەرەیتەرە بینوسین یەکسانە بە ئی توانی پی کەڕەتی وای 0 ئەم ئۆپەرەیتەرە ئاوا پێناسەیەکەین 1 پلاس دلتا توانی پی بەو شێوازە پێناسەیەکەین چونکە ئەمە ئەم فکرەمانە چووە بواتەوە ئەم فکرەمان درۆ بواتەوە ها دلتا وای 0 دلتا 2 وای 0 دلتا 3 وای ماینەس 1 وای ماینەس 1 دلتا 4 وای ماینەس 2 بەم شێوازە ڕوا حتما لێرە شتێکەیە بەم شێوازە ئەبێ باینۆمیالێک لێرە ئەبینرێ باینۆمیالێک لێرە ئەبینرێ ئێستا ئەمە ئەکەینەوە چۆنەکەینەوە دێنین بەم شێوازەیەکەینەوە باینۆمیالەکان ئەزانن ئەی پلاس بی توانی ئێن بەم شێوازەیە یان ئەگەر یەک بێ یەک پلاس بی توانی ئێن ئەمەتە باشە توانەکەی تۆ چییە پیە وایە و ئیتر باقی شتەکانی تریش بە پێی ئەمە دروستە بێ بیەکەیش دلتایە دێ ئەمە لێرە دلتا توانی پێی مەسەڵەن بە پێی ئەمە بیکەینەوە بە پێی ئەمە بیکەینەوە جارێ دلتاکە توانەکەی یەکە ئەوە تا لێرە دلتاکەمان بیە جارێک توانەکەی دووە جارێک توانەکەی سێ تا ئێن بەڵام توانانە چین ئابم شێوازە شێ ئۆپەرەیتەرن ئەو دلتایە ئۆپەرەیتەرە بە توانن تە بەم شێوازاڕوە دلتا وای 0 ئەو کۆنستانتانش لێرە هەن کۆنستانتەکان لێرە ئێنە بەس لێرە چووکە توانەکەی تۆپیە بە پی ئەنووسێ و بەم شێوازە دێتە خوارە ئەمە لایەکمان ئەم لایەمان بەم شێوازە کردەوە ئەم لایتری چۆنەکەینەوە ئەمە چکەمە لە کۆتیا بێت جیوان و جی2 و جی3 و جی4 و جی5 بدۆزینەوە دین پەنابین بۆ ئەمەیتر دلتا توی وای ماینەس 1 یعنی چی وای ماینەس 1 یعنی یەک دانە لە وای 0 سەروتر کەوا بوو ئەبێ ئۆپەرەیتەرەکەی ئێمە یەک دانە بۆ وای 0 ئەبێ یەک دانە بیباتە سەرەوە ئی ماینەس 1 ینی بەم شێوازە توانی ئی ماینەس 1 هێنێ باشە ئەندێکسە ماینەس 1 ئەندێکسە یعنی لێرە ئەو پیاکەن بە ماینەس 1 وای ماینەس 1مانەداتێ ئی پای وای 0 پای ئەندێکسی ژمارەیەکە کە لێرە ئەندێکسی پیمان یاوەتێ باشە لێرایە کە ئەمە لێرە وای 0 ئەمامەتە وای پی باشە ئێمە دێین لێرە بۆ ئەمەی تریان وای ماینەس 1 بتۆزینەوە ئەبێ ئیچی بێ ماینەس 1 بێت دلتا دوو کەرەجی خۆیەتی و نووسراوەتەوە بەدەجاتی وای ماینەس 1 کە نووسین ئی توانی ماینەس 1 وای 0 ئی چیە نووسین 1 پلاس دلتا توانی ماینەس 1 هەر بە پێی ئەو یاسای بایانۆمیاڵای کەینەوە بەس لێرە پیەکەمان ماینەس یەکە بەم شێوازی دێ تاقیکەرەوە ڕێکەوەی دێ تەبعا نەماکەینە ئێرە دلتا 3 وای ماینەس 1 شەکاتە شتێکی هاوە دلتا 4 وای ماینەس 2 ئەکاتە ئی توانی ماینەس 2 وای 0 دلتا 4 لە 4 جێ خۆی نووسینەوە ئەمە ترەکەینە 1 پلاس دلتا توانی ماینەس 2 باشە ئەمەشە بێ بەمە ئێستا لێرە کە تۆ دلتا وای 0 تا دلتا 2 وای ماینەس 1 دلتا 2 وای 4 تا هێراڕۆین باقیەکەی ناڕۆین ئەکاتە بەم شێوازە ئەکرێتەوە ئەکاتە ئەمە ئێستا ئەمانە بێنە لێرە دای بنێ باشە وای پیشت داناوە ئەو وەختە ڕستە بە ڕستە بەرامبەر یەکیان دانێ یعنی مەسەلەن بە دلتا وای 0 لەم سەر هەیە لەم سەر دلتا وای 0 تەیە کەوا جیوان یەکسانە بە پی باشە جیوان یەکسانە بە پی بەڵام ئەمەی تریان جی2 یەکسانە بە چی هەر بەو شێوازە کە بەراوردگەی کاتە ئەمە یعنی بەم شێوازە لێرە هەیە پی ماینەس 1 2 فاکتۆریە دلتا 2 وای ماینەس 1 پلاس پی پلاس 1 کەرەتی پی ها کەزە تا کۆتایی ئەمە پیاڵێن فۆروارد ینی بڵێن گاوس فۆروارد بۆ دۆزینەوەی خاڵێک کە لە نزیکی ناوەندایە پی چییە بەرەزن پی لێرە بریتیە لە چی
x minus x0 دابشي h او جماركي من بدوايا قراين x كيشي هيا وانيا x هيك صار x ماشي x minus x0 دابشي h هي h موجي دوري ام خالاني كوماندانا كونستانتا مثلا همي دو موجي فرق كيان مثلا شوار بي مثلا اما دو بي مثلا اما صفر بي مثلا اما ماينس دو بي مثلا يعني قشتي دو ليك مثلا يعني هي كوي اتشكي اما اما بوبا اتشكي اما x minus x0 دابشي h تمام اتا بيكش مانويو او goes forward هنا فورمولا باكواردەکەیشی هەر هەمان شتە هەمان کار بکەی باکواردەکەشی دروستە بێ تەنها بۆ جیاوازیەوە ئاوایە ئەها لێرە هەموو شتەکانی تریان فەرقی یەک تقریبا یەک شتە ئەمەیان جیاوازە ماشاءالله پی کەرەتی پی ماینەس یەک دوو فاکتۆریەل لێرە وە بە پی پلاس 1 وایە تەوان بڕە ناقسوشتا گۆڕێ يعني لما أمان يكشتا أمان جوازة أمان يكشتا أمتين جالتوكا قبل بي خشتا كانش بروين فرقي كان هي تماشا لوي وتوهاتي تأيرا لوي تا واي زيرو ديتا دلتا واي زيرو فوروردا ديتا دلتا واي زيرو ديتا إيرا باشا ديتا إيرا بس لما ترينا تشيكي شيتا السنوة بقواردا ودوا وكاريتوا أمبو بيشا وارو وارو أو فرق قوي أم أعوادي بلام أميان نا أعوار اوكي طبعا وش جرينجا بزانين كايك زيرو كي ما ابي او اكس كي دوزينو نزيق بلا ايك زيرو با مثال حل كنشتكا باش تديت دستان او جوس باكورد بو شوازي او خشتيه يعني بلاين جوس فورورد بو شوازي كاي بين بينو ايرا بسال حلكين اما تيبلكي ايميا ماشا x و e20 x اما نوي e20 يك بوينت حاف دبلو زينوا x يك بي e20 سكاتا او طبعا نتشرالا شباري نتشرالا يك بوينت بي اوبن بكاتا او وهروار وشتو تا يك بوينت سي اما ما نوي e بوينت يك بوينت حاف دبلو زينوا يعني لبين يك بوينت بانزو يك بوينت بيستا ايضا خالك ليرا اباني اما بدو زينوا يعني كي شنك سيركن خشتك دروستكين اوتا يكك اكسا كانت شنين باشا دي مناور باش هزينا خواروا اي اكسا كاني شنين باشا استا كان امان اكس اما اكس زيرو كمان ناوراستك او اكس ماينس يك اكس ماينس 2 اكس ماينس سي اكس ماينس 1 اكس ماينس عفوا اكس 1 اكس 2 اكس سي مش خواروا اما طبعا اما واي ماينس 1 او واي ماينس 2 او اسا أما لما دركي كاتا أو أما بين أميلي دركا كاتا 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 أما وهربم شيوازا أرون خشتي دو أما أميتريش يعني تأمل يرابي بصفر صفر صفر أما تريش بس أما نيكري صفر كاتا أما لما دركا كاتا أما أميد دركا كاتا أما بس أما أميد دركا كاتا صفر أما شميد دركا كاتا أما إساقاني هنا كمان يك بوينت بانزي فورورد بكارهينين فورورد بكارهينين يبي لي أما واي زيرو كاتا أبي بي برو خوار باكوارد بكارهينين بروي برو سروا إسا إما دين إيرا بس أقر تو باكوارد بكارهينين بي تشيب كي أبي أما بكي أما باشا ديتا إيرا أعواري هادو كتواني بكار بيني تو لما هيتش هنا كت نية إيشا كمان شنيكا إيشا كت مشاكا 0.0
0.5 گۆڕاوە ئچەکەمان 0.5 ئچەکەمان ئەو نەیە پیەکەمان نەکاتە چەند پیەکەمان نەکاتە x minus x0 دابەشی 0.05 پیەکەمان نەکاتە ئەوە 1.7 بوو ئێمە x 1.7 دۆزینەوە وەسەد چەندێکە 1.15 لە یەکیان دەرەکەین دابەشی هیچ یەکەین کە 0.05 پیەکاتە 2 لەسەر 5 کاتە 0.4 کە پی گردیە 0.4 ئێسەکانە دینە فۆرمولەکەی دایێنین فۆرمولەکەمان ئەمەیە تا چەند هاتووین تا چەند لێرە ڕۆیشتوین تا 6 ڕۆیشتوین کەەوە بێ لێرەچێت تا 6 بڕۆی باشە تان ئەو بەرەو دووەونە بچووکە بێتەوە ڕۆڵی نییە نی مەسەن تماشاکە سەر چوارەکەت نییە پێنجەکەت هەیە شەشەکەش تێ بەس چوارەکە سفرە وای زیرۆکات ئەوەتە 3 پوینت ئەو نەیە پی کەڕەتی دلتا وای زیرۆ پیەکەتە و نەیە دلتا وای زیرۆ کردێتچەند 0.16 مرحلة بعدي أمايا دلتا 2 y minus 1 0.1 أوكي أروي أمجر قناغ بقناغ خطا كوتايدي إيوه بأسان بما بتيجي جنما كمثلا أما p كراتي p minus 1 p plus 1 كراتي p minus 1 ده بشي سي فاكتوريال أما كريتي p plus 1 p چرا فرقية لقلما یەکێ p minus 2 لێرە فەرقی هەیە ئەتە هەموو شتەکانی تریان وەکو یەک وایە دوای ئەوە ئەها بەژاکە p minus 1 کەرەتی p plus 1 کە دێتە ئەمە ئەمێ تریان p plus 1 کەرەتی p minus 1 p minus 2 ئەوەی دوایی لێرە p plus 2 یەکی پێ ئیزافا بێ وایە و هەروە ڕواتە پێشەوە تاکاتە كوتا يعني مثلا بو دلتا واي شوار آسان السفرة وهيج دلتا واي بينج أكاتا ما دلتا واي شوار كدتا ما دلتا واي بينج بي بلاسي دو نبرمونا كادر نكوتوا بي بلاسي 1 بي بلاسي 1 كاراتي بي بلاسي p minus 1 p minus 2 or p minus 2 p minus 3 p karate p minus 8 p plus 1 karate p minus 1 p plus 1 p minus 1 karate p minus 2 وهروا أرواتا بيشوا أوتا أما بو أميان كاكاتا p minus 2 كاليرا هيا چوكا لم سر بس p plus 2 يكي بي إضافاكين بلان بو أوكي تريان أما همو نجي خويتي لم سر p minus 3 زيادة به هاوا ذكرى ده يعني كسيري فرمولا كبكي بس زقي ديانا أما تا أما ليرا لم سر p plus 1 دركو بلان بو أمي تريان لم سرو هيش درناكوي لم سرو p minus 1 بو p minus 2 هيش كراتكري أمي تر چونکە ئەمە لەمانە ئەمەیەمان زیاکرد لە میترە p plus 2 زیابێ لەم لاوە هیچ ناگۆڕێ مەرحەلەی دوایی ئێتر ئەڕوات بۆ ئەوەکانی تر و p minus 3 لەم ئەمجار لە تەرمی دوایە p minus 3 زیابێ و ئەوەیەکە نەتیجەی کۆتاییەکەی بوو بەمە ئەمە ئی توانی 1.7 بوو بەمە ئێستەرلینگ فۆرمولا چییە؟ تۆ دوودانە متۆدی بەکارهێنا ئێستا یەکێ باسمان کرد یەکێ متۆدی فۆروارد گەوس فۆروارد گەوس بەکوارد ئەم دوانە کۆکەرەوە و دابەشی دووی کە بێ بە سترلینگ چۆن دەست لە وای زیرۆکەمەدا ئەمە وای پای ئەمە فۆرواردەکەیە ئەمە بەکواردەکەیە دەست لە وای زیرۆکە مەدە ئەم دوانە کۆکەرەوە دابەشی دوویکە ئەم دوانە ئەوانە کە ئامانیان وەگەکە ئەمە ڕیزیکە ئەمە پێکەوە کۆکەرەوە دابشی دویکە و هەروە ئەڕۆی بەرە و پێشەوە هەموو ڕستەکان بەم شێوازە پێکەوە کۆ بنەوە تا کۆتایی ئەمە اینەکەیەتی فۆرمولەکەی بەم شێوازەی لێدی وای زیرۆ پلا کە دوای سادەکردنەوە تەبان پی دلتا وای ماینەس 1 پلاس دلتا وای زیرۆ دابشی 2 ئەو پی ئەم دارە بێ بە پی توانی 2 لەسەر
2 دلتا 2 y ماینس 1 باشە p پلاس p کەڕەتی p2 ماینس p1 p2 ئەم p بوو p2 بوو p2 ماینس 1 دا بەشی 3 فاکتۆریال ئەم دوانش بکەوە کۆ بێتەوە تەمان لە امتحانە گەرم پرسیارە بێتەوە فۆرمولەکەیتان نەدەینێ بەڵام لەوانەیە بۆ فۆروارد یەک بەگوارد نەتان دێنێ شایدتان دێنێ مەگەر بمانەوە بڵێن پرۆفی بکەمە فۆرمولەکەتان نەدێنێ پێویست ناکە مشکی خۆتان بم فۆرمولانەوە ئازیەت بکەن تۆیەوە لە کاری عملی هەر کاتێ پێویستان بۆ فۆرمولانە هەمیشە لەبەردەستان هەیە پێویست ناکە من بەسەوە فۆرمولەکەیەتی کە لێرای بێنن ئۆکەی جاوێستەکانی دێنین دای ئەنین میسالێک حەلەکەین لەم بابەتە سترلینگ بەکارهێنین 4 داتامان 5 داتامان هەیە بەم شێوازە باشە طبعا سترلینگ فۆرمولێکی جەم و جۆرتریشی هەیە کە ئەگەر دیقەتی مەلزەمەی لابراتۆرەکەتاندا بێت لەویا هەیە ئەنیە توانی بە جەم و جۆرتریش بینوسی کە وەختی ویستی بیکەیتەوە بەم شێوازە هەر وەختی ویستە ئەکرێتەوە بەم شێوازە کە من بۆ قەرەباڵغ دەبێت لێرە دامنە و ئێستا سیرکەن میسالەکەمان ئەمەیە 20 25 30 35 40 20ەکە ئەمەیە 25ەکە ئەمەیە ئەڵێ 30 چارێک دۆزەوە 28 بدۆزەوە 28 دەکەوێتە کوێ ئەکەوێتە ئێرە لە بینی 30 و 25 کەوا بوو خاڵی وەسەتەکەمان ئێمە سیە باشە ئەکسەکانمان چی ئەمە ئێکە زیرۆیە وایە ئەمە ئەکس ماینەس یەکە ئەوە ئەکس ماینەس دووە ئەوە ئەکس یەکە ئەوە ئەکس دووە باشە پیەکەی تۆ کاتە چەند پیەکەی تۆ ئەکاتە دیقەت بەر لێرە ئێچەکەی تۆ چەندێکە ئێچەکەی تۆ 5 سێرکە ئێچەکەی تۆ 5 کاتە 20 ماینەس ئەمە 25 کاتە 5 30 ماینەس 25 کاتە 5 35 ماینەس 30 کاتە 5 40 ماینەس 35 کاتە 5 5 ڕۆکەوە بوو ئێچەکەی تۆ 5 پیەکە دەکاتە چەند ئەکاتە x ماینەس x 0 دابەشی 5 x ماینەس c دابەشی 5 ئەکسەکە چەندێکە 28 ماینەس c دابەشی 5 دەکاتە چەند 0.4 ئێستا فۆرمولەکە بەکارهێنین تەبعاً ئەمانشمان حەسێب کرد y ماینەس ئەمە لێرەوە دەست پێەکەین ئەمە لەمە دەرکە کاتە ماینەس هەمومانە ماینەس نەها ئەوش ماینەس نەکەوتێتە ئێرە خشتەکە بێت تۆزە گەورەتر کردێتەوە گەورەشم کردەوە بەستوای لە هەو بەرحەڵ ئەمە ماینەسە لێرایە ئەم ماینەسە لێرایە هەمویان ماینەسەکەن چونکە ئەمە لەمە گەورەترە دوێنی ئەمە لەمە دەرەکەی کەوگاتە ماینەس ئەمە لەمە گەورەترە ئاکارەکاتە ماینەس ئەو جار ئەمەش لەمە دەرەکەی کاتە ئەوە ئەمەش لەمە دەرەکەی کاتە ئەوە ئەمەش لەمە دەرەکەی کاتە هەوی ماینەسە ئۆکەی ئێستا یعنی دلتا وایمان هەیە دلتا تومان هەیە دلتا سریمان هەیە دلتا فۆرمان هەیە بەپێی کاماڕۆی بەپێ فۆرمولی کە لێرە هەمانە ئەوە تا لێرە هەمانە دلتا وای ماینەس 1 پلا دلتا وای 0 دابەشی 2 وای خۆیەتی کەڕەتی پی ئەو جار پی دوو جاکەی تۆ دابەشی دوویەکەی کەڕەتی دلتا دووی وای ماینەس 1ەکەی و هاکەزا ئەڕۆی ئەمە دلتا وای ماینەس 1 ئەمەیانێ ئەمان دلتا توی ئەمە ئەکاتە ئەمە وای 0 ئەمە دلتا ئەمە کاتە چی ئەگەر دقت بمتان ئەکاتە ئەمە کاتە دلتا وای 1 وایە سێکە چینەوە بۆ ئەم خشتەیە ئەوە کاتە دلتا وای 0 دلتا وای 1 دلتا وای 2 دلتا وای ماینەس 2 دلتا وای ماینەس 3 وایە ئێستا ئەمەش بەم شێوازە هەر بەو میتۆدە بەکارهێنین ئەمە دلتا وای 0ە ئەمە دلتا وای 1ە ئەوە دلتا وای دلتا 2ە دلتا 2 سێریێرە بکەین دلتا 2 وای ماینەس 2 وای ماینەس 1 ئەروەڕوایەتە تا کۆتایی بەڕە لە فۆرمولەکە دایانەینەوە ژمارەکە ئێمەمەیەتر ئەمە لێرەوە دێ ئاوا ڕۆچووکە ئەوانەی کە پێویستمانە
لفورمولەکە ئەوانەیە دلتا وای ماینەس 1 دلتا وای 0 تەمە تا کوێی هەیە مەتا دلتا 4 هەیە دلتا 4 تا دلتا 4مان هەیە ئەبێ تا دلتا 4 بەکاربێنین تا ئێرا بێ بەکاربێن هەمووی باشە دایانەین دلتا وای 0 کەت ماینەس 13 دەیە ماینەس 13 دلتا وای ماینەس 1 کەت کاتە چەند ئەکاتە ماینەس 10 ئەوەی سەرەوەیە ئامانە پێیا کۆیەکەینەوە ئەنی ئەوەیە ئەم دوانە پێکەوە کۆکە دەبشی دوویەکەی ئەو دوانە پێکەوە کۆکەی تو دەبشی دوویەکەوەت کەڕەتی زائید پی2 دا بەشی 2 فاکتۆریەل دۆش دلتا 2 وای ماینەس 1 دلتا 2 وای ماینەس 1 ئەکاتە ماینەس 203 ئەوەتە چتە سەرەوە ئەجار دێتەوە خوارەوە و هاکەزە هەموو شتەکانی هەر بە بشێوەزە شتەکانی تردانین لە کۆتایە کۆیەکەینەوە ئەکاتە ئەوەی کە لێرای بینین کاتە وای ماینەس 0.4 چونکە 28 دەکەوێتە ئێرە وانە چێتە سەرترەوە پیەکەمان چونکە ماینەس 0.4 بوو ناوەکەی واکەین بەس ینی نەگی نە ماینەس یەکە نە سفرە لە بینی 25 و 38 ماینەس 0.4 ینی ئەندێکسەکەیەتی حساب کە هەم پیەکەیە هەم ئەندێکسەکەی مثالێکی کە ئەمەیە ئەمە کە لێرە دامانناوە دا 11 12 13 14 ئەمەش ژمارەکانی بەرامبەر ینی ئەمە چەند ڕۆیشتووە یەک ڕۆیشتووە کەوی ئیچەکەمان یەکە ئەمانەوێ ئەکسی چەرم دۆزینەوە 12.2 خاڵی وەسەد چەندێکە 12ە پیە کاتە ئەکسی ماینەس 12 دا بەشی یەک کاتە 12.2 ماینەس 12 کاتە 0.2 ئەوەشی نەکەیەتی زە خشتەکان دروستەکەین دووبارە ئەمە ئەندێکسی ماینەس 2 ئەندێکسی ماینەس 1 ئەندێکسی 0 ئەندێکسی 1 ئەندێکسی 2 ئەمە لەمە دەرەکەی نەکاتە ئەمە لەمە دەرەکەی نەکاتە ئەمە ینی ئەمە لەمە دەرەکەی نەکاتە ئەمە لەمە دەرەکەی نەکاتە ئەمە و ئەڕوا بەرەسەرەوە فۆرمولەکان جارێکی کە وای 0 کە چەندێکە 0.31 ینی بە پێم فۆرمولەکە لێرە هەمان 0.31 دلتا وای 0 کاتە چەند ئەمەی خوارەوەیە کاتە چەند 0.03421 دلتا وای ماینەس 1 کاتە چەند ئەوەی سەرەوەی باشە ئەو وەختە ئەوەی سەرەوەیە کات دلتا 2 وای ماینەس 1 کاتە چەند ئەمەیە دلتا 3 ئەوە کاتە ئەمە نەنووسی لێرە دلتا لێرە داغڵ لێرەم نەکردووە بەسە کاتارەکاتە 0.034 دلتا ئەمەیان دلتا وای ماینەس 1 وەکەی دایەنین هەموو شتەکان و دووبارە ئەتەر کۆتایی پێدێ ئەکاتە وای 0.2 ئەکاتە 0.3245 0.3245 ینی ئەم ژمارەی کە لێرە هەمانە کاتە ئەمە ئاگادار بە ئەو ژمارەی کە تۆی دۆزیتەوە ئەبێ حەدەم کەوتە بینیم دوانە ناکرێ لەمە گەورەتر بێ و یا لەوە بچووکتر بێ ئەسان سروشی ئینتەرپۆلیشن وایە کەوا بووە گەر ژمارەکە لەو بینانە بۆ حتمما هەڵەیەکت کردووە ئاگاداری ئەو ئەمە بەم شێوازە هاتینە کۆتاییم دەرسا و ئێوە ئەم ئەگزەرسایزانە لەسەر شانتانە کە حەلی بکەن شتەکە جارێکی کە بیڵێمەوە سادەیە فۆرمولی ئیستێریک فۆرمولەکەی ئەمەیە ئێوە گەرینگە و خشتە دروست بکەن ئەو خشتە خاڵی وەسەتە دۆزیتەوە سەرەوە ئەندێکسی ماینەزێکی تێ خوارەوە ئەندێکسی زایدێتی تر وەکو پێشوو نییە کە لە سەرەوە دەستپێکی بیت خوارەوە ئەمە لە وەسەتەوە ئەوەی تا بەولە تایە بەولە و بەم شێوازە کۆتایی بەم چاپتەرە ئەهێنین چاپتەری دوو کە بریتی بوو لە ئینتەرپۆلیشن بەم دەرسە کۆتایی دی